ڕوبەڕووبوونەوە و پێشبڕکێ لە قۆناغی نیوەی کۆتایی گەیشتە دواوێزگا. 12 زانکۆ، هەر زانکۆیەک هەموو هێز و توانای زانستی خۆی بەگەرخست بۆ بەدەستهێنانی بلیتی پەڕینەوە بۆ قۆناغی چارەگی کۆتایی. قۆناغێکم بە 135 خاڵ، بەڵام ئەو جارە رازی نابین بە 135 خاڵ. ئینشاڵڵا ئەم ڕۆدی سانسەر دەکەین. ئەو جارەش باش خۆمان حازر کردووە دەیبینەوە. و بێگومان هێڤیامە سەرکەفتنە. قۆناغێکی پردزۆش بوو، بۆ هەندێکیان ئومێد بەخش، بۆ هەندێکیشان لە باربردنی خەونی گەیشتن بوو بە نازناوی ئەستێرەکانی زانکۆ. 72 ئەستێرە لە 12 تیم ڕوبەڕووی یەکتر بوونەوە. تەنها 6 زانکۆ توانی لە کەناری قۆناغی چارەگی کۆتایی لەنگەر بگرێت. لە پرۆگرامی پێشوو لە دوا ڕوبەڕووبوونەوەی قۆناغی نیوەی کۆتا هەردوو زانکۆی سۆران و جیهان بەریەک کەوتن. زانکۆی سۆران بەسەرکەوتن بەسەر زانکۆی گەرمیان بە کۆی 80 خاڵ بەرامبەر 70 خاڵ خۆی گەیاندبوویە نیوەی کۆتا. زانکۆی گەرمیان 70 خاڵ، زانکۆی سۆران 80 خاڵ. هەروەها زانکۆی جیهان بە کۆکردنەوەی 75 خاڵ بەرامبەر 65 خاڵی زانکۆی سەلاحەدین گەیشتە هەمان قۆناغ. زانکۆی سەلاحەدین توانی 65 خاڵ بەدەستبێنێ، زانکۆی جیهان توانی 75 خاڵ بەدەستبێنێ. لە ڕوبەڕووبوونەوەی نیوەی کۆتایی دەتوانین بڵێ هەردوو زانکۆ هەمان ئاستیان پێشکەش کرد، چونکە لە بەرگەی کەتەگۆری هەردووکیان توانیان تەنها 6 خاڵ بەدەست بێنن، بەڵام زانکۆی جیهان بە بەدەستهێنانی 10 خاڵ لە بەرگەی ڕوبەڕووبوونەوەی تاکە کەسی ماڵ ئاوایی بە زانکۆی سۆران کردو، خۆی گەیاندا قۆناغی چارەگی کۆتایی. کۆی خاڵەکان، زانکۆی سۆران 60 خاڵ، زانکۆی جیهان 70 خاڵ. ئێستا 6 تیم ململانێ دەکەن تاکو خۆیان بگەێنە قۆناغی پێشکۆتایی. لێرە بەدواوە ڕوبەڕووبوونەوەکان گەرم و گورتر دەبن، چونکە تەنها 2 هەنگاو دوورن لە بەدەستهێنانی نازناوی ئەستێرەکانی زانکۆ. ئێستاش یەکەم ڕوبەڕووبوونەوە لە قۆناغی چارەگی کۆتایی دەست پێ دەکات. خۆ باش ئامادە کردێ و ئینشاڵڵا دێ سەرکەوتن بوومە بیت و ئینشاڵڵا فاینەل هینەمە بین ئینشاڵڵا. ئێمە دوو قۆناغمان بەسەرکەوتن تێبەڕان لە قۆناغی زۆر هەستیاردە هەوڵی خۆمان تێدا باشدا و ئەوی ئیشەڵا دەبینەوە لە سەرکەوتنی شاتوین. هەمیشە لە هەوڵ تێکۆشانی زیاترین، چونکە دەزانین قۆناغ لە دوای قۆناغ ئەرکمان قورستر دەبێت، بۆیە پێویستمان بە ماندووبوونی زیاترە تا سەرکەوتنی باشتر بەدەست بێنین. هەستەکان دوو جۆرن، هەستێکیەوەی کە زۆر خۆشە، هەستێکیەوەشە کە زۆر سترێسین، چونکە ئێستا بەرنامەکە دەست پێکە. هیوادارم بتوانین لەم بەشایە دەرچین و بگەینە تۆپ 3. ئەزان ئەم قۆناغە ئەرکمان قورسرە و زیاترە، شڵە هیوادارم لە ئاس ئەو بەرپرسارەتا بین و سەرکەوین بۆ قۆناغی دواتر پشت بەخۆ. ڕاستی هەردوو قۆناغە چۆی ئەم سەرکەفتن و vê قۆناغیژی مەخۆ حازر کرا مەخۆوەستاندا و مەباری بخۆ هەیە و باوەری پتیمە خۆیە و ئینشەڵە سەر دەکەوین. دڵخۆشم کە گەیشتونەتە ئەم ئاستا، بەڵام بێگومان ئێستا سرێس و قەلەقەکەمان زۆر زیاترە. خۆمان ئامادە کردووە و زانیاری نوێمان پەیدا کردووە و سەرچاوی تازەمان لەبەردەستایە بۆ هیوایی کەوا بتوانین زۆرینەی پرسیارەکان بە باشی و بەڕاستی وەڵام بینەوە. طبعا فوز وخسارة أو هم شغل بدست خذينا بس أز متأكدم أفجارة هر وصام بسر كفتي بين ونجاحته إينن. ئێستا هاوڕێکان لە ژوورەنە بە هیوای ئەوەیە کاتۆگۆری جوان هەلبژێرن باش هەلبژێرن بۆ ئەوی سەر بکەوین سترێسیان کەم بی ڕیلاکس بن بۆ ئەوەی سەر بکەین بۆ فینال. تیپی بەرامبەریشمان زۆر باشوان ئامادە کردووە، ڕوبەڕووبوونەوەیکی سەختە، هیوادارم ئەوەی شایەنێتی بیباتەوە. بەخێر بێن بۆ ئەستێرەکانی زانکۆ.
بەڕێزان و خۆشەویستان نزیک بووینەتەوە لە فیناڵ. 6 زانکۆ ماونەتەوە ڕوبەڕووی یەکتر ببنەوە. لەو 6 زانکۆیە 3 زانکۆ دەمێننەوە، 3 زانکۆ بەداخەوە بەجێمان دێڵن. ئەمڕۆ قۆناغی چارەکی کۆتایە. لەو 6 زانکۆیە کە دەمێنەوە ڕوبەڕووی یەکتری دەبنەوە، 3 زانکۆوەکو وەگوتم دەمێننەوە دەچنە قۆناغی پێش کۆتایی. و نزیک دەبنەوە لە خەڵاتەکە. خۆتان دەزانن براوەی یەکەم $30,000 هەر قوتابیەک $5,000 بەرەکەوت. براوەی دووەم $15,000 هەر قوتابیەک $2,500 بەرەکەوت. ئەمڕۆ لەو 6 زانکۆیە کە لە چارەکی کۆتایی بەشدارن 2 زانکۆ بەریەکەون، ئەوانیش زانکۆی جیهان سلێمانی. سەناریا سالار تەمەن 22 ساڵ، قوتابی خۆناغی چوارەمی بەشی ئەندازیاری تەلارسازی، ئارەزووی ئەوەی لە داهاتوودا ببێتە ئەندازیارێکی سەرکەوتوو. شاڵاو شوان تەمەن 25 ساڵ، قوتابی خۆناغی چوارەمی بەشی یاسا، ئارەزووی ئەوەی لە داهاتوودا ببێتە بزنسمان. گەشت بەختیار تەمەن 22 ساڵ، قوتابی خۆناغی چوارەمی بەشی ئەندازیاری تەلارسازی، ئارەزووی ئەوەی لە داهاتوودا ببێتە ئەندازیارێکی سەرکەوتوو. فەرمان ئازاد تەمەن 26 ساڵ، قوتابی خۆناغی سێمی بەشی ژمێریاری تەکنۆلۆژیای زانیاری، ئارەزووی ئەوەی لە داهاتوودا ببێتەوە بەرهێنەر و بازرگان. هەروەها زانکۆی زاخۆ. کارزان ئیبراهیم تەمەن 26 ساڵ، قوتابی خۆناغی چوارەمی بەشی ئەندازیاری پترۆڵ، ئارەزووی ئەوەی لە داهاتوودا ببێتە مامۆستای زانکۆ. عەبدوڵڵا عەبدوڕەحمان تەمەن 21 ساڵ، قوتابی خۆناغی چوارەمی بەشی کیمیا، ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا نۆبڵ بەدەستبێنێت لە بواری کیمیادا. ئەحمەد عەدنان تەمەن 23 ساڵ، قوتابی خۆناغی چوارەمی بەشی زانستی فیزیا، ئارەزووی ئەوەی لە داهاتوودا ببێتە زانایەکی مەزنی بواری فیزیا. داوود خدر تەمەن 20 ساڵ، قوتابی خۆناغی یەکەمی بەشی سەرکردن، ئارەزووی ئەوەی لە داهاتوودا لە بوارەکەی خۆیدا سەرکەوتوو بێت. بەڕێزان و خۆشەویستان گەڕاینەوە و بەرنامەکە دەست پێەکە بە پرسیارێکی خێرا بۆ هەردوو زانکۆ. ئەو زانکۆی کە وەڵامەکەی زانی وەڕاست بوو مافیەوەی هەیە یەکەم کاتەگۆری هەڵبژێرێت. هەردوو زانکۆ ئامادەن؟ پرسیارەکە دەڵێ چیای نەمرود دەکەوێتە کام شاری باکووری کوردستان؟ زانکۆی زاخۆ. دیاربەکر. دیاربەکر. وەڵامی ڕاست شاری سەمسوور. بەم شێوەیە دەینە لای زانکۆی بەرامبەر، زانکۆی جیهان سلێمانی. ئێوە مافیەوەتانەیە یەکەم کاتەگۆری هەڵبژێرن. جوگرافیا. جوگرافیا. يلا اي 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 ئەی کام لەم وڵاتە ئاسیایانە چرترین ڕێژەی دانیشتوانی هەیە؟ ئەی کۆریای باکوور، بی تایلند، سی فیلیپین، دی ڤێتنام. سی چرکەتانێ؟ فيتنام يا فلبين شرطرين ما خلنا بس تايلانيا كوريا باكورنيا مش مواجه كاميان ايش يعني ايش يعني اخوين معنا مش هستخدم فلبين نازانا فلبين من تركيا فيتنام كوريا باكورنيا تشي دە شرکەتان ماوە؟ بضمن خوتم بزنوا زوو وەڵام؟ اوكي فلبين سي فلبين سی فیلیپین. فيتنام كان هذا حراج شاڵاو هەردەم کەوتتان کە هەڵتان بژارد بڵێن سی فیلیپین بیخوێنەوە. بەس سی یەکەم جۆ لێ بوو. باشە بۆچی فیلیپین تا هەڵبژارد؟ گومانم لە كوريا باكورنيا تايلاند يجني لبيني فيتنام وفلبينا فلبينا كا وما هسك فلبينا كا تنازم خواني معنا بلان بيت معنا معها باشە فیلیپین بزانین فیلیپین و وەڵامێکی ڕاستە یا هەڵێ؟
زانکۆی گیان سلێمانی وەڵامەکەتان ڕاست بوو و دەخاڵتان بەدەزێنە کۆی خاڵەکانتان هەر دەخاڵ. زانکۆی زاخۆ چ کاتەگۆری گەڵە بێت؟ کیمیا. کیمیا. ئەیان بی؟ بی. بی. کام لەم کانزایانە بە ڕێژەیەکی زۆر بوونی هەیە لە ناو فرمێسکدا؟ ئەی زینک ZN B MN منگەنیز C CO کۆبالت D TI تایتانیۆم سی چرکەتانەیە؟ کۆبالت نابێت مشە مەگنیسیۆم ئەو ژینە زینکە مەگنیسیۆمە زینکە مەگنیسیۆم جارێ زینک مرشحترە زینک نییە تۆکسیک نییە الميس دمعة أي واحد من هذول المواد يعني بأقالي بأكثر شركة هي زنك هذا الشيء زنك منغنيز والله بي منغنيز بۆچی منگەنیستان هەڵبژارد؟ کۆبالت نییە چکە کۆبالت ترانزیشن میتاڵە تیتانیۆمیش ئەوژی هەر ترانزیشن میتاڵە لە مابینی زینک و مانگەنیسی ئیشکالم لۆ دروست بوو وان پێی باشتر بوو مانگەنیز بێت. باشە بزانین منگەنیز وەڵامێکی دروستە یا هەڵەیە؟ زانکۆی زاخۆ بەداخە وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست ZN زینک نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی گیان کیمیا هەڵەبژێرن؟ کیمیا هەر بیە ئەی ماوە دای بیەکە بی ڕۆی نەما تەنها ئەی ماوە. کام لەمانەی خوارەوە بەکاردێت بۆ پاکردنەوەی ئاو لە ئایۆنات؟ ئەی سیلیکۆن B ئەسبیستوز C زیۆلات D کوارتز سی چرکەتانێ؟ ئایۆن ئەگەر سیلیکۆن دانی لانێ ئایۆنەکە بۆ نمونە موجب سیلیکۆن موجب احتیمالەیەک نەگرێ و ئایۆنە بهێڵێتەوە ئەگەر ئایۆن موجب کاتە سیلیکۆن باش ئەمێنێتەوە ئەسبێستۆس و زیۆلات ئەسبێستۆس ئەسبێست چی لێ کارتزش نییە؟ دا چرکەتان ماوە؟ ئەسبێست هەڵێ ئەمژێ خێرا ئەسبێستۆسان زیۆلات وەڵام بی ئەسبێستۆس B ئەسبیستوز بەڕای ئێوە ئەسبیستوز ئایۆنات لا دەبات؟ وەڵی لانێ و لانە نییە یان لای دەبا یان لای نابا؟ ئەی سیلیکۆن زیۆلات مشکلەی سیلیکۆنەکە ئەوەی بۆ نمونە ئایۆن تۆکریا موجب بە یا سالب بێ وایە؟ سیلیکۆن خۆی بارگەکەی موجبە ئەگەر من ئایۆنێکی موجبم لەناو ئاوەکەیە هەبێت کاتە سیلیکۆنەکە ناتوانێت کارێکی لەگەڵ کەین چۆن بۆم لابە لانێ ناتوانێت لای بە ئەگەر موجب بێت. ئەڤەرز بە سیلیکۆنە چۆن باشە سەناریا چۆن نەزانی سیلیکۆن موجبە؟ سیلیکۆن بارگەکەی موجبە یان خۆی بێ بیان لەگەڵ ئایۆنێکی سالب ئابەیەک بگرێ بۆی ئەگەر ئایۆن بێ سیلیکۆنی سالب نییە؟ سیلیکۆنەوەی بیست بێت موجبە. ئەی کوارتز کوارتزیش عادەتەن کریستاڵە یعنی ناهاتە بەرچاوەگەر شتێکی لەو بابەتە بخەیتە ئاوێکەوە بتوانێت لەگەڵ ئایۆنێک کارەکە ناشزانم یان بەس بە بیرکردنەوەیکیان ئیتلانەشەوا بێت. باشە ئەسبیستوز بزانین وەڵامێکی ڕاستە یا هەڵێ؟ زانکۆی گیان سلێمانی وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست زیۆلات نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی زاخۆ چ کاتەگۆریێک هەڵەبژێرن؟ فیزیا فیزیا
ئەی و بی هەیە ئەی لە گەردیلەی هایدرۆجیندا کام لەمانە بریتیە لە گواستنەوەی ئەلکترۆن بۆ خولگەی یەکەم یان نزمترین ئاستی وزە ئەی زنجیرەی لایمان بی زنجیرەی پاستشن سی زنجیرەی بالمەر دی زنجیرەی فۆند سی شرکەتان هەیە لایمان وتمان یەکەم یەکەم درست ئەو پاشیان نزمترین ئاستی وزە دەبی لایمان ئەو پاشیان درستە لایمان ئەو بالمەر هیچ بالمەر دووەم ئەوەندیش سێیان چواریان سێ بەس مهم لایمان یەکە تاکیدیە تاکیدە درست ئەی زنجیرەی لایمان ئەی زنجیرەی لایمان زانکۆی زاخۆ بۆچی ئەیتان هەڵبژارد بێژەش قسە بکە درست لایمان بۆ ماشیکەنەوە باشە چکە بەخۆی ئاستی ئەوەمان هەیە وزە لایمان ئاستی وزە یەکەمە بالمەر دووەمە پاشیان سێمە فۆن چارە بە پێی ئەو پرسیارەبی دەبی لایمان ئەحمەد دەڵێ 100 درست زنجیرەی پراکت چییە؟ نازانن پراکت دوازانەی پێنجەمە غەڵەتنەوە یەک هەیە هەتا پێنج دەچی وازان براکەی پێنج غەڵەتنەوە پێنجەمە باشە زنجیرەی لایمان بزانین وەڵامێکی ڕاستە یا هەڵێ زانکۆی زاخۆ وەڵامەکەتان ڕاستە و بوون بە خاوەنی دەخاڵ زانکۆی جیهان کاتەگۆری هەڵبژێرن فیزیا وابزان دوای زانکۆی زاخۆ کەوتون ئەوان چی هەڵبژێرن ئێوەژەوە ئەوانیش بە پێچوانەوە ها فیزیا تەنها بیماوە کەواتە بی تایبەتمەندی ئەو کارێک کە هێزی لێکخشاندن ئەنجامی دەدات کام لەمانەیە ئەی هەمیشە موجەبە بی هەمیشە سالبە سی هەمیشە سفرە دی یان موجەبە یان سالبە سی چەکەتانێ یان موجەبیان سالبە چونکە جارە عکسی دەستە تەرق کارەبا دوشتەکە لە جوولەکان تێخشێ ئەگەر هەموو بارگەبێت ئەگەر سفر بە بارگی نابێت یان موجەبە یان سالبە دی یان موجەبە یان سالبە هێزی لێکخشاندن ئەتوانن پێناسەیەکیمان بۆ بکەن ئەمە هێزی لێخشانە جلەکە بەبەرتەوە سێ و هەر لێ هێزی لێخشانەوە سێ هەموو شتێگەروە ئێستا بەنە شوشە هێزی لێخشانی بەنە شوشە ناتوانی ش لە سەری ناوەسێ ئاش لە سەری ناوەسێ هێزی لێخشانەکەی کەمە بەڵاموانی تر زۆر یعنی هەموو کەون بە هێزی لێخشانەوە ماوە باشە ئاراستی هێزی لێخشاندن لەگەڵ کارا چۆنە ئەبێ عکسی ئەبێ عکس بێ بزانین وەڵامەکە ڕاستە یا هەڵێ وەڵامی ڕاست هەمیشە سالبە زانکۆی گیان نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی زاخۆ چ کاتەگۆریەکە هەڵبژێرن وەرزش لە وەرزش ئەی و بی هەیە ئەی لە ساڵێکدا ڕێگەدرا ئافرەت بەشداری یاری ئۆلمپیاد بکات ئەی 1914 بی 1900 سی 1934 دی
1964 بأي سنة سمح للمرأة بالمشاركة في ألعاب الأولمبياد؟ تأمين 1964 أو بالتأكيد دكتور خلفنا فينا 1964 حرب عالمية حرب العالم مستحيل تدع أولمبياد بكرة أو مياه سيوشارة درست در شرکتان ماوە بلا هسية كبيرة 1934 1934 داود دڵنیا نەبوون یعنی چما والله نصد صدن بس 1914 حرب عالمية دست بيقر يعني لو أنا لو سالي نبي و 1900 جلوه سالي جنية يعني قمان ما هابو سيوچاره شستوچاره باشە نابێت لە 1940 بڕیاریان نابێ کە ئافرەت بەشداری با بەڵام دواییتر بووێ بە شەڕ حربدا ألعاب أولمبية نينا دمي حربدا أبد مستحيل ألعاب أولمبية هبت دولة حميم مشاركة لبكة سالاك ورش كان راود بيبا شر شارع ألعاب شحالش باشە 1934 بزانین وەڵامێکی ڕاستە یا هەڵەیە زانکۆی زاخۆ وەڵامی ڕاست 1900 نەتانتوانی ئەو دەخاڵا بەدەست بێنن زانکۆی جیهان سلێمانی چ کەتەگۆریەک هەڵەبژێرن مێژوو بی مێژوو بی هەڵدەبژێرن عەشتاری ئەربێلا خواوەندی چی بوو؟ ئەی جەنگ بی هەتاو گەرما سی ڕەشەبا دی خۆشەویستی سی چرکەتانەیە لە بی مای منیش ئەڵم بی هەتاو گەرما زۆڵای عەشتار بی تۆڵێکی بی هەتاو گەرما بی هەتاو گەرما بۆ لە بەرەوەی کە هەولێر لە بەرەوەی عەشتار هەیە ئیتر عەشتارەکە سۆفایە بۆ گەرمیە ئیتر لە بەرەوە لەوانەیە بەو ناوەن بە ناوی ئەو شەخصەوە نایان نابێت بەسەوە چەند ساڵ لەمەوە پێش بووە ئەو کاتە لەوانەیە هەولێر وا گەرم نەبووی بە هاوینان بابا لۆتی هەیە هەر گەرمە باشە بۆچی خوداوەندی ڕەشەبانە بێ یاخود خۆشەویستی یاخود جەنگ ڤینۆس و جەماعەتەکەی و خۆشەویستی ئێوە لە یۆنانن مادام بوومە لە جەنگیش نییە عەشتاری ئەربێڵە لەکوێیە ئەبێ ئێران بێت ناوەکەی نازم لە منتیقەی ئەربیلا ئەربایلۆ هەولێرە تەمام هەولێرش هەر لەژێر دەستی نەبوو هەتاو گەرما بزانین وەڵامێکی ڕاستە یان هەڵەیە وەڵامی ڕاست جەنگ زانکۆی جیهان سلێمانی نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی زاخۆ چ کاتەگۆریەک هەڵەبژێرن وەرزش تەنها بیماوە کەواتە بی جامی میلبۆرن بۆ پێشبڕکێی ئەسپ سواری لە چ مانگێک ئەنجام دەدرێت ئەی جوون بی جولای سی ئۆکتۆبر دی نۆڤەمبەر جون جولاي أكتوبر نوفمبر كام يعني؟ بأي شهر؟ أكتوبر هيونها أقدمك هذا واحد من الشهور كيش شهر سكت اللي وقوة كيش شهر شهر لا لعبة سرجة لا بأي شهر هذا هسبة يا هسبة إيه هسبة أكتوبر ده شركتان ماوە وەڵام سی ئۆکتۆبر تأكيدي مانگی دە ئەکات دڵنیان لەوەی کە ئۆکتۆبر وەڵامێکی ڕاستە نۆڤەمبەر مانگێکی ساردە
مانگی داتستانە ئیدی گەلە گەرم ئەیدی گەرمن باشە مێلبۆر نەزان لەکوێ ئوسترالیایە ئوسترالیا زانکۆی زاخۆ نۆڤمبەر ئۆکتۆبەرتان هەڵبژارد بزانین ئۆکتۆبەر وەڵامێکی ڕاستە یا هەڵێ وەڵامی ڕاست نۆڤەمبەر زانکۆی زاخۆ نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەستبێنن زانکۆی جیهان سلێمانی چ کاتەگۆریەک هەڵبژێرن مێژوو تەنها ئەی ماوە کەواتە ئەی بە پێی کام ڕێکەوتن نامە خاچی کوردستان بەسەر 4 پارچەدا دابەشکرا ئەی سیڤەر بی سایکس پیکۆ سی زەهاو دی جنێڤ سی چرکەتانەیە زەهاو لە بینی سەفەوی و ئینەکان بۆ یەکەم جار بوو کە بە دابەش کرا بەڵام بۆ پار 4 پارچەنا زۆر لێ دوای چرکەتان ماوە بی سایکس بی سایکس بیگۆ زانکۆی جیان فەڕەنسی وەرتانی تۆزێ دوودڵ بوون سایکس پیکۆ لە نێوان چی و چیا دوو لە بینی سایکس بیکۆ و زەهاوەکە چونکە زەهاوەکە دوای شەڕی چاڵدێرانە لە بینی سەفەوی عوسمانیەکانە بۆ یەکەم جارە لە مێژووە کە خاکی کوردستان دابەش کراوە بەسەر 4 پارچە بەڵام کە دابەش کراوە بەسەر 2 پارچە دابەش کراوە چونکە سەفەوی عوسمانی بووە فەڕەنسی وەریتانی بوون دابەشان کرد بە 4 پارچە باشە سایکس و پیکۆ کامیان بەریتانی بوون کامیان فەڕەنسی لە بینی سێ وڵاتە بوو فەڕەنسا ئینگلیز ئەو دوو ناوە کامیان فەڕەنس کامیان فەڕەنسیەکەیانی ئەمانە پیکۆکە فەڕەنسیەکە و سایکسەکە وەریتانیەکە تەواوە باشە سایکس پیکۆ بزانین وەڵامێکی ڕاستە یان هەڵێ زانکۆی ژیان وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان 20 خاڵ زانکۆی زاخۆ چ کاتەگۆریەک هەڵبژێرن لۆجیک ئەی یان بی ئەی بەشێک لە مانگەکانی ساڵ 31 ڕۆژ لەخۆ دەگرێت بەشێکی دیکە 30 ڕۆژ چەند مانگ 28 ڕۆژ لەخۆ دەگرێت ئەی 1 مانگ بی 3 مانگ سی هەمویان دی هیچ کامیان سی هەمویان کارزان چۆن وە ئاسانە لەلات ئەڵێی سی هەمویان هەر مانگێک 28 تێدا هەیە ژمارە 28 تێدا هەیە ئەی مانگی دوو چییە؟ هەمی 28 تێدانە شبات کێمترین مانگە ئەوژی 28 ڕۆژن باشە بزانین لیپیر دەت بێ 29 باشە بزانی سی هەمویان وەڵامێکی ڕاستە یان هەڵێ زانکۆی زاخۆ وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستێنا کۆی خاڵەکانتان 20 خاڵ زانکۆی جیهان چ کاتەگۆریەک هەڵبژێرن لۆژیک
تەنها بی ماوە کەواتە بی. شەمە نەفەرێکی کارەبایی بە خێرایی 100 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا بەرەو باکوور دەڕوات. ئاراستەی باه بەرەو ڕۆژاوایە. ئاراستەی دووکەڵی شەمە نەفەرەکە بەرەو کامە لایە. ئەی ڕۆژاوە. بی باکووری ڕۆژاوە. سی باشوور. دی هیچ کامیان. دی هیچ کامیان. بی دی هیچ کامیان. بۆچی کارەبا دووکەڵی شەمەندەفەری کارەبای کوا دووکەڵیە. هیچ دووکەڵێکی نییە؟ بە کارەبایشەکە. تۆزێکیش دووکەڵی نییە. مەگەر کابرا پەنجەکە بکاتە جگەرە بخوا. وزەی کارەباکە بە جوڵە نایە بە دووکەڵ. باشە دی هیچ کامیان بزانین وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ. زانکۆی ژیان وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەست هێنا کۆی خاڵەکانتان 30 خاڵ. زانکۆی زاخۆ چ کاتەگۆریەک هەڵە بژێرن؟ بیرکاری. بیرکاری. ئەی یاخود بی. ئەی. ئەگەر ڕەگی سێجای X یەکسان بێ بە 5/6 ئەوە ڕەگی X دەکاتە چەند؟ ئەی ڕەگی 15/6 بی ڕەگی 15/3 سی 40 ڕەگی C/6 دی 5 ڕەگی C/36 سی چرکەتانێ 206 206 دواتر ئەگەر ئەوە 100 چەند؟ نا لە دقیق ئەوە 40 20 30 5 ئەخوا نازانم 206 لەسەر 125 نازانم چ پێ بڵێم وەڵام چەند دەبێت؟ ئەی زوو وەڵام دی دی ڕەجی سی ڕەجی لەسەر 36 5 ڕەگی سی لەسەر 36 لەسەر چەندە؟ چۆن گەیشتە ئەو دەرەنجامە؟ زەحمەتە پرسیار. زەحمەتە پرسیارەکە؟ ئەگەر ئەوە ئەگەر هەردوو لای توان سێ بکەی ئاسان حەل نابێ؟ پێنجەکە دەکەتە 125 شەشەکە دەکەتە 106 ئەگەر توان سێ بکەی بەس ئێکسەکە جارێکی تواندوی بکە تواندوی بکە و جارێکی تردا خۆت لە ئێکسەکە دەر ناحەوجە داخە دەکەتە 206 لەسەر 125 زانکۆی زاخۆ بزانین 5 ڕەگی سی لەسەر 36 وەڵامێکی ڕاستە یان هەڵێ؟ زانکۆی زاخۆ وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی تێتان بەدەستێنا کۆی خاڵەکانتان 30 خاڵ. زانکۆی جیهان کاتەگۆریەک هەڵە بژێرن. جوگرافیا. لە جوگرافیا تەنها بی ماوە کەواتە بی. کام لەمانە گەورەترین کێڵگەی نەوتیە لە جیهاندا؟ ئەی کێڵگەی سەفانیا لە سعودیە. بی کێڵگەی بای حەسەن لە کەرکووک. سی کێڵگەی غەوار لە سعودیە. دی کێڵگەی ڕەتقا لە کوێت. سی چرکەتانێ؟ شوێت نییە؟ ئەم دوانێ گردەکە ئەوەی یەکەم چی ڕاست بوو؟ بۆسە جارێکە حەڤێ ئەی نازانم دا چرکەتان ماوە؟ لەبێنی ئێوە دیماوە ئەی
ايودي AUC ايودي وەڵام يلا سی کێڵگەی غەوار لە سعودی سی کێڵگەی غەوار لە سعودیە بۆچی غەوارتان هەڵبژارد لە بینی ئەیوسیەکە دڵنیان نەبین کامێ بەس بیرم مابوو یعنی لە جوگرافیای وابزانم هەیە کێڵگەی غەوار لە سعودیە ئێوە دەزان کە لە سعودیەیە یعنی ئاوایە بڵین بیرکردنەوەکەتان بەڵام لە نێوان سەفانیا و غەوارتان هەڵبژارد باشە بزانین کێڵگەی غەوار لە سعودیە وەڵامێکی ڕاستە یا هەڵەیە زانکۆی گیان وەڵامەکەتان ڕاستە غەوار یەکەما و سەفانیاش هەر لە سعودیە دووەم کێڵگەیە گەورەترین دووەم کێڵگە لە جیهاندا دەخاڵی ترتان بەدەست هێنا کوێی خاڵەکانتان 40 خاڵ زانکۆی زاخۆ چ کاتەگۆریێک هەڵبژێرن بایۆلۆجی ئەیوبی هەیە ئەی کام لەم بەشانەی مێشک بەرپرسیارە لە گونجاندنی کاری پەیکەرە ماسوولکە ئەی مێشکۆڵە بی مێشک سی لاکێشە مۆخ دی بێشکەی مێشک سی چرکەتانێ المخ موجود عندك مسؤول عن حركة الدماء الشرايين مالتك عضلات مالتك مش كله هو مخ صغير ورا المخ ماشي او هي حركاتنا هي حركات بايسكلي و درست ديالا دا شركتان ماوە لاكي شيء مخ وەڵام لاكي مخ سی لاکێشەی مخ سی لاکێشە مۆ زانکۆی زاخۆ بس مێشکۆڵە مێشک اسم جزء من لاکێشە مۆخ هذا الاسم بێشکەی مێشک ئەمانە چین لە مێشکات چۆنە بۆمان شەرحکەن مرحلة صافي شاش كوندو مێشکۆڵە برسە لە بەرچە حركات لا إرادي راست أو حركات لا إرادي يعني جارك وقت بايسكل جارك أو تكات هدي أو سيطرة صارت كات هدي بمشك يعني بايسكل هر أويش بربرسيار لويك ضل بدا قرشي لو اشتغانيش كان مخوان أو أوانيك بيانجرين لو سما سلك أوانا وكو دارين لا إراديش لكن لا إرادي هذا الواحد لا لو سما سلك بدا بيشك مش أو بربرسيار ببزام لبينين اشتكي وابو لقدانوي كردار لقدانوي كردار كان بينين أجا غلط نبو بس يعني لاكيش مش كل أوتو باشە بزانین لاکێشە مۆخ وەڵامێکی ڕاستە یا هەڵەیە وەڵامی ڕاست مێشکۆڵە زانکۆی زاخۆ نەتانتوانی ئەو دەخاڵا بەدەست بێنن زانکۆی گیان چ کاتەگۆریەک هەڵبژێن تەندروستی تەندروستی ئەی کام لەم ڤایرۆسانە لە هەمویان کوشندەترە ئەی ئەنفلۆنزا بی ئیبۆلا سی هەوکردنی جگەر دی سوورێژە سی چرکەتانەیە یەخشە داخل کوشندەتر بەمانەیەوەی کە زۆرترین ئەکوژێ ئەمە حەلی نییە یان نەسەر ئەکرێنە هیچ ئەمە حەلی حەلی دۆزرایە کوشندەترە یعنی بۆ نمونە سوورێژە خەڵکی زۆرە کوشت پێشتر هەوکردنی جگەر کاتە منە ئەوش دا چرکەتان ماوە هەوکردنی جگەر سی هەوکردنی جگەر سی هەوکردنی جگەر هەیەتی کوتانی هەیە
بەڕای ئێوە هەوکردنی جگەر کوشندەترین ڤایرۆسە لەو ڤایرۆسانە بۆچی؟ وڵای عادەتەن خۆی سێ بەشی هەیە یعنی سێ فەیزە ئەم ڤایرۆسە یعنی لە فەقەرەیەکەمان کە ئەیگری تا ڕادێ سەلامەتی تووشی تۆزە زەرد و ئەم جەماعاتە دەکا ئیتر بەس فەقەرەی سێم کە ئەچیتە ناوی ئیتر تا یعنی مەجای تیانی هاتنە دەرەوەی تیانێ یعنی ئەو خەتەریاتی هەیە ئیتر وەکو کوشندەی کوشندەیە باشە هەوکردنی جگەر بزانین وەڵامێکی ڕاستە یا هەڵێ ئیبۆلا وەڵامی ڕاستە زانکۆی گیان سلێمانی نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی زاخۆ لەو کەتەگۆریانی کە ماوەن چیە لە بژێرن تەندروستی تەندروستیش تەنها بیماوە کەواتە بی نەخۆشی شەکرە لە وشەیەکی یۆنانی دیابێتس مێلیتیس هاتووە مانای چییە؟ ئەی زۆری شەکر بی کەمی شەکر سی میزی هەنگوینی دی میز نەکردن سی چرکەتان هەیە زۆری شەکرە یان نا ئەو دەرێ شەکرە بەس دەبێت زمان ئەی نەخۆی شەکرە لە چ پەیدا دەبێت خەمیز نەکردن سەر بێرە ئەو بژم ئەو بەمانە دەچ فرکەتان ماوە سی میزی هەنگوینی چۆن میزی هەنگوینی وەڵامێکی ڕاستە بۆ ماشکەنەوە ئەخۆی وشەکەی یۆنانیە ئێ پرسیارەکەەوە ئاڵێ ئەڵێ یۆنانیە بەڵام لە چیەوە هاتووە ئەو وشەیە غەریبە پێشتاوم کەوتووە نازانم ئەسۆنین هو المسؤول عن باشە لە کاتی یۆنانا شەکر هەبووە شەکر شەکر ئەکیدە چۆن نیە شەکری سپی وەک ئێستاکە هەیە لە قامیش وەرگیرەوە لەو کاتە بۆ یۆنانەکان یۆنانەکان ناباوەڕ ناکەم شەکری وەکو ئێمەیان نەبووە نەدۆزراوەتەوە شەکر نەسپیە شەکر ینی کیمیایی معالەجەت کە باشە پرسیارەکە دەڵێ ناوەکە لە چیوە هاتووە سی ئینشاءله درستە سی باشە من مانگی هەنگوینیم بیستووە بەس میزی هەنگوینی بزانین وەڵامەکەتان ڕاستە یا هەڵەیە زانکۆی زاخۆ وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستێنا کۆی خاڵەکانتان چێل خاڵ زانکۆی جیهان کاتەگۆری هەڵەبژێن بایۆلۆژی تەنها بیماوە بی ماسی سەلەمون کام لەم هەستانە بەکاردەهێنێت بۆ دیاریکردنی شوێنێک بۆ پەروەردەکردنی بێچووەکانی ئەی بینین بی بیستن سی دەست لێدان دی بۆنکردن سی چرکەتان هەیە بۆ ناکە لە ئەوە بۆن شوێن بۆنکردن دەست لێدان چ لە دوانێ سیودی دە چرکەتان ماوە هاتوانێت دەستی لێبە دیاریکردنی شوێن یان سیان دی وەڵام سیودیش دی بۆن کردم دی بۆنکردن یەک چرکەتان مابوو بۆنکردن لە نێوان چی و چیە کێشەتان هەبوو دەست لێدان و بۆنکردن یا چی
ئەی و بی و دی ئەی و بی و دی سی دەست لێدان ماسی وا دەسینی ها ئەوەی نییە بەس بۆنکردنەکە وتم بینین لەوانەیە نەیبێ بەڵام بۆنکردن بەس ئەوم بەرچاو کەوتو یعنی ماسی قرش لە دووری نازم چەند کیلۆمەترەوە ئەگەر خوێن بە تایبەت خوێنی مرۆڤیش بۆنی دەکا بیستن بۆنکردن بینین دەست لێدان بۆنکردنتان هەڵبژار بزانین وەڵامێکی ڕاستە یا هەڵێ زانکۆی ژیان وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستێنا کۆی خاڵەکانتان 50 خاڵ. زانکۆی زاخۆ ئەو کەتەگۆریانی کە ماون کامیان هەڵەبژێرن؟ تەکنۆلۆژیە. تەکنەلۆژیا. ئەی و بی هەیە؟ ئەی. لە کام لەم جۆرە مێمۆریانەدا زانیاریەکان نامێنن لە کاتی پشڕانی کارەبادا؟ A. S RAM B. D RAM C. H RAM D. A and B ياخد وەڵامی A و B. من واحد من هذول الذاكرات إمتى ينقطع الكهرباء ما يقدر يحفظ المعلومات. بس دقيقة. احتياجه. تا شرکەتان ماوە؟ يلا C H RAM بۆچی H رامتان هەڵبژارد؟ بڕاستیمە شانسیە کارزان شانسیمە هەڵبژار باشە دی رام H رام ئەوانە دەزانن چییە؟ ئەمزانە ڕام واتە ڕاندۆم ئاکسس مێمۆری دێت بەس بڕاستی ئەوانەی دەدیام نزان ئەو پێش بڕگانە S و D و H ئەوانە کاتە ئیسعاجە D یعنی داینامیک رام S ستاتیک رام ستاتیک ئەگەر ستاتیک بێ دەبی ستاتیکە هو ستاتيك ده هيجي باشە بزانین H رام وەڵامێکی ڕاستە یا هەڵێ؟ دەبی غەڵەت بێ. وەڵامی ڕاست A و B. زانکۆی زاخۆ نەتاتوانی ئەو دەخاڵا بەدەست بێنن. زانکۆی جیهان کاتەگۆریەک هەڵەبژێرن؟ تەکنەلۆژیا. تەنها بی ماوە کەواتە بی. زمانی پرۆگرامینگی فۆرتران کورتکراوەی چییە؟ A. Formula Translator B. Forward Translator C. Formula Transporter D. Follow Transporter C چرکەتان هەیە؟ ئەڵێ زمانی پرۆگرامینگ وایە باش کە زمانی مادەم پرۆگرامینگ ئەبێ هاوکێشە هەبێ بێ فۆرمولا هەبێ کەواتە بێ فۆرمولا هەبێ باش ترانسلۆتەرە A و B یان ترانسپۆرتەر شنو دوانه؟ ام دوانه ترانسليتر يعني شي ترجمة ام دوانه ايوه امانيه بورتر من شي دوانه او تشوف فورمولا فورمولا كاين شي ترانسبورتر يعني هاوكێشە شو وەڵامێکم بنێ؟ يلا بي وەڵام A. تمام زانکۆی گیان لە دوو چرکەی کۆتا یەک چرکە دوو چرکە وەڵامێک بێنێ ئەو ریسکە بۆکەن لەوانەیە ئەو وەڵامەتان لە دەست بشێ. فۆرمولا ترانسلیتەر بۆچی ئەوەتان هەڵبژارد؟
بالنسبة بروغرامينج هو التصور ما كنت بعد مواضيع بروغرامينج هبه يعني فورمولا هبه لبينا فورتران تان بكاري ناوا شخصيا والله ما زال يتر لبيني أي سيا دليانا بوي كونيش بوا استشتي نوتر هاتوا باشا فورمولا ترانسليتر بزانين والله مش راستا يا هلا زانکۆی جیهان سلێمانی وەڵامەکەتان ڕاستە دەخاڵی ترتان بەدەستهێنا کۆی خاڵەکانتان 60 خاڵ. زانکۆی زاخۆ چ کاتە گەورەیەک هەڵەبژێرن هونەر ئەی یاخود بی ئەی فیلمی تایتانیک چەند خەڵاتی ئۆسکاری وەرگرت ئەی 4 خەڵات بی 6 خەڵات سی 9 خەڵات دی 11 خەڵات 11 خەڵات دی 11 خەڵات کارزان زۆر دڵنیا بوون کاتان زۆر مابوو براستی فیلم تایتانیک و فیلم بین هۆر و ریترن ئۆف ذا کینگ هەرسێک ئەفضل فیلمن و هەرسێکە 11 جایزە ئۆسکارستاندنە هەرسێکە پێکە باشە بزانین دی 11 خەڵات وەڵامێکی ڕاستە یان هەڵەیە زانکۆی زاخۆ وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی تێتان بەدەستهێنا کوێی خاڵەکانتان 50 خاڵ. زانکۆی گیان لەو کاتەگۆریانەی کە ماون ئەدەبیات بیرکاری هونەر چی هەڵەبژێرن؟ هونەر هونەر تەنها بیماوە کەواتە بی بەکام لەم هونەرانە دەگوترێت هونەری هەفتەم ئەی شێوەکاری بی میوزیک سی سینەما دی شانۆ سی چرکەتان هەیە سینەما کاتی ناوێت سی سینەما بیەم بە فەقرێت بۆچی پێڵێن هونەری حوتەم وڵی سینەما خۆی لە زۆربەی هینەکان زیاتر ناسراوتر لە عالمە و زیاتر چۆن ئەڵی بڵاو بۆ تەسیریشی زیاترە لەسەر هەم کۆمەلگا و هەموو بوارێکە بۆیە تازەتریشە تازەش نوێترە لە شێوەکاری و میزیک و شانۆ باشە بۆ پێڵەن حوتەم حوتەم هونەرەکە 6 دانەر پێشەوە هەبوو بۆ ڕێزبەندی هونەرە شەشە بۆ ئەمیان حوتەمە ژمارە حوت باشە سینەما بزانین وەڵامێکی ڕاستە یا هەڵێ زانکۆی جیهان وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵتان بەدەستهێنا کوێی خاڵەکانتان 70 خاڵ. زانکۆی زاخۆ ئەدەبیات و بیرکاری کامیان هەڵەبژێرن؟ ئەدەبیات ئەی و بیماوە بی ڕاستکۆڵنیکۆڤ کەسایەتی سەرەکی کام لەم ڕۆمانانەیە؟ ئەی برایانی کارامازۆف بی دەریا تۆرا سی پیاوێک دی تاوان و سزا سی چرکەتانێ بياك ورجل يعني ما عندك هذا واحد من روسيا كارامازوف
لا لا خليه هذا اسم ما عندك شغل بالترجمة. اي اختيار كن او روسي دا شركتان ماوە ئەی برایانی کارە مازۆف ئەی برایانی کارامازۆف تاوان و سزا عەبدوڵڵا زانیاریتان هەبوو خۆی هەڵدام بژار تاوان و سزا تاکید نییە برایانی کارامازۆف بەخۆی کارامازۆف ناوێکی رووسیا ئەو بەخۆی نیکۆڤیش هەر ناوێکی رووسیا باشە بزانین برایانی کارامازۆف وەڵامێکی ڕاستە یا هەڵێ وەڵامی ڕاست تاوان و سزا زانکۆی زاخۆ نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی جیهان سلێمانی ئەدەبیات هەڵدەبژێرن بە کۆرس بیڵێن بە جەماعی وتیان ئەدەبیات تەنها ئەیماوە لە کام لەم ڕۆمانانەدا حکایەت خوانی سەرەکی ڕۆمانەکە ئافرەتە ئەی شاری مۆسیقارە سپیەکان بی دوهەمین هەناری دنیا سی ئێوارەی پەروانە دی غەزەل نووس و باخەکانی خەیاڵ سی چرکەتانێت مۆسیقارە سپیەکان نییە دوهەمین هەناری دنیا هەناری دنیا تۆزێکم لە کچێکی تیانای لاولاوی سپیە ئەمە ئەو اینجا کوڕەکە هەست لەو کچاکەی تر نازانم بەجددی بەس لەسەر کوڕەکەیە ئەجوڵێتەوە باسی نان ئەو نییە هیچ ئەمە دەبێن دوانە دا چرکەتان ماوە بی دوهەمی خەزە هەناری دنیا بی دوهەمین هەناری دنیا شاڵە وا بە پەلەوتدا لێماتێکشی بی دوهەمین هەناری دنیا بۆچی دوهەمین هەناری دنیاتان هەڵبژارد کەسمان خوێنەرێکی باشی ڕۆمانەکانی بەختەرعادی نین بۆ ئەیدا خرێمە تەڵەبین بەخوا کاتیەوەیەوە کاتی کتێبەکانی باش هەر بۆ تەلەڤە نووسراوە خۆ ینی بۆ تەڵەبە نا بۆ تەڵەبە بۆ کۆمەلگاکە نووسراوە بۆی ئەوانەی کە بە نموناها فێر نابن لە هەم بە خوێن و بە هیچیش تر هاتۆزەین بن باشە ئەو ینی کاتێکی ئەوەتان نابێت کە بتوان کتێبێ بخوێنەوە کاتوان هەیە ئەش خوێنینەوە بەڵام شخصیان بەختیارعالی ناخوێنمەوە بەڵام دوامین هەناری دنیا یەک تۆزم لێ خوێندەوە کابراایەکە لە سەحرایەوە ئەوەی ڕاستی بێ ئێستا زانم کە ئەوە نییە شاڵاو تۆ نایگۆڕم کاتما بوو ئەتوانین بیگۆڕی ناتەواو لەبینی ئێوارەی دنیا کاتتان نەماوە لە نێوان سی و بی باشە بزانین دوهەمین هەناری دنیا وەڵامێکی ڕاستە یان هەڵەیە وەڵامی ڕاست ئێوارەی پەروانە زانکۆی گیان سلێمانی نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی زاخۆ تەنها بیرکاری ماوە بلارەوی ماچمە کەواتە بلا بیرکاری بێ لە بیرکاریش تەنها بیماوە بلا بیبێ یەک لەسەر چواری ژمارەیەک یەکسانە لەگەڵ سێجای ژمارەکە چوار ئەوەندەی ژمارەکە چەندە؟ ئەی یەک بی دوو سی سێ دی چوار سی چرکەتانەیە یەک لەسەر چوار ضرب یەک سێجای چوارە چوارە لا چاوی هیچ جۆرە فی چوار دە شرکەتان ماوە هەر چوارە لە بژێری ئەگەر یەک لەسەر سێ دوازدە وەڵام چوار چوار دی یەک لەسەر دی چوار
سێجان چوار نییە نابێت ئەوە ئەحمەد بۆچی چواردان هەڵبژارد بەخوا تۆڵی چی لێگەرە بلاوە بیت شەڵسە یعنی هیچ با فکرە هەیە بەس تۆزە زەحمەتە زەحمەت بوو لەسەر چواری لەسەر چواری ژمارە یەکسانە لەگەڵ سێجای ژمارەکە چوار ئەوەندەی ژمارەکە چەندە ثلاثة أربعة داود نازانی والله پرسیار قورسە و کاتژی نییە ینی باشە بزانین لەم قۆناغەدا کۆتا دەخاڵ زانکۆی زاخۆ بەدەستی دێنن یانە بزانین چوار وەڵامێکی ڕاستە یان هەڵێ وەڵامی ڕاست دوو زانکۆی زاخۆنەتان توانیە و دەخاڵە بەدەست بێنن بەڕێزان و خۆشەویستان ئەم قۆناغی بەرنامەکەمان کۆتایی هات لە نێوان زانکۆی جیهان و زانکۆی زاخۆ زانکۆی زاخۆ بوون بە خاوەنی 50 خاڵ زانکۆی جیهان سلێمانی بوون بە خاوەنی 70 خاڵ بەڕێزان و خۆشەویستان کۆتا قۆناغ ماوە لەم بەرنامەیە ڕوبەڕووبوونەوەی تا کەسی پاش ناوبرێک دەین وڵاتە یەکەم کاتەگۆریکی میامان هەڵبژارد کە ویستمان تێدا دەنمرە بەدەست بێنین بەڵام بەداخەوە پرسیارەکەەوە بوو فرمێسێک زۆرە تخمێکی تایە وەڵامی ڕاست زینگ بوو بەداخەوە منمان گەنیسم هەڵبژار فیزیامان هەڵبژار لەبەرەوەی ویسمان جواب بدەین و ئەورەی خۆمە پێبەرزکەین و پرسیارەکەەوە بۆ کاتێک گەردیلەی هایدرۆژین لە ئاستی وزەی بەرزدا دادەبەزێ بۆ ئاستی وزەی کەمدا کە ئاستی وزەی کەم یان خولگەی یەکەمدا باشێکی تر چی پێ دەڵێن ئەو دابەزینە لایمەن و بێلمێر و پاشن و براکێت بوو و جای بڕاستەکە هەیە لایمەنە و شکر بۆخوا ڕاز دەرچێت مەلۆژیک هەڵبژارد پرسیارێک زۆر سانە هیبی بڕاستی گوتن چه مانگ 28 ڕۆژتە بڕاستی خڕ مانگ 28 ڕۆژتە ئافرەت لە کێ ساڵێک مشارەکە لە ئۆلمپیا دەگرت مەژی 1934 هەڵبژارد بەلێ غەڵەت بوو و 1900 بەرسوی دروست یەکەم هەڵبژاردمانە کە کەتەگۆری جوگرافیا بوو هەڵبژار لەگەڵ هاوڕەکانمە کە پرسیارەکەەوە بوو چڵترین وڵات لە ئاسیادا لە ڕووی ڕێژەی دانیشتوانەوە چه وڵاتێکە اختیارەکان دڵنیان نەبووین لە بینی ڤێتنام و فلیپینە بەڵام خۆشبەختانە فلیپینمان هەڵبژارد و ڕاستیش دەرچوو دەخاڵی یەکەم ماوە دەسێن وەکوتیم بڕێرماندا بۆ دووەمین جار جوگرافیا هەڵبژێرین و پرسیارەکە ئەوە بوو کام لەم کێڵگە نەوتیانە گەورەترین کێڵگەی نەوتیە لە هەموو جیهاندا دڵنیا بووین کە لەوەی کێڵگە نەوتیەکە لە سعودیەیە بەڵام دوو اختیار هەبوو کە سعودی تیا بوو و قەرارمانە ئەوە هەڵبژێرین کە کێڵگەی غەوارە و خۆشبەختانە وەڵامەکەمان ڕاست دەرچوو کاتەگۆری مێژومان هەڵبژار پرسیارەکەش ئەوە بوو لە کام ڕێکەوتنامە خاش کوردستان دابەشکرا بۆ 4 پارچە ئەمە سایکس بیکۆمان هەڵبژار لەبەرەوەی ناوی دوو کەسەکەشمان بێتمان بوو کە سایکس و بیکۆ و فەڕەنسی و بەریتانی ئەو خاش کوردستان دابەشکرا بۆ 4 پارچە کاتەگۆری کیمیامان هەڵبژار پرسیارەکە بریتی بوو لەوە کام لەم ئاوتانەی خوارەوە بەکارێنە بۆ پاکردنەوەی ئاو لە ئایۆن بەداخە وەڵامەکەمان هەڵە بوو هەرچەند نتوانیمان کۆمەڵە لە ئۆپشنەکانی تر لابین بەڵام لە بینی دوانە وەڵامە هەڵەکەمان هەڵبژار کە وەڵامە ڕاستەکە زیۆلات بوو. خۆشەویستان گەڕاینەوە هاتینە کۆتا قۆناغی بەرنامەکەمان قۆناغی ڕوبەڕووبوونەوەی تا کەسی لە نێوان زانکۆی جیهان سلێمانی و زانکۆی زاخۆ لە هەردوو زانکۆ گۆڕانکاریان کردووە لە نێوان قوتابیەکاندا جاری بابزانین زانکۆی جیهان سلێمانی گۆڕانکاریەکانی چییە؟ گۆڕانکاریەکانی زانکۆی جیهان سلێمانی سەناریا سالار پێشبڕکێکە بەجێ دەهێڵێت بۆ ئاگرین ئاوات ئاگرین ئاوات تەمەن 20 ساڵ قوتابی قۆناغی سێمی بەشی زمانی ئینگلیزی ئارەزووی ئەوەی لە داهاتوودا ببێتە وەرگێڕ هەروەها گەشت بەختیار پێشبڕکێکە بەجێ دەهێڵێت بۆ لەنیا زاهیر
لەنیا زاهر تەمەەن 21 ساڵ قوتابی قۆناغی سێمی بەشی زمانی ئینگلیزی ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا ببێتە فڕۆکەوان. ئاگرین و لەنیا هەروتان بەخێر بێن بۆ پێشبڕکێکە. بەڕێزانم زانکۆی زاخۆ تەنها یەک گۆڕانکاری کردووە. زانین گۆڕانکارەکەی زانکۆی زاخۆ چییە؟ گۆڕانکارەکانی زانکۆی زاخۆ داوت خدر پێشبڕکێکە بەجێ دەهێڵێت بۆ ڕاکان ئیسماعیل. ڕاکان ئیسماعیل تەمەەن 22 ساڵ قوتابی قۆناغی چوارەمی بەشی ئەندازیاری پترۆڵ ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا لە کەرتی نەوت و گاز کار بکات. ڕاکان بە خێراتی بۆ پێشبڕکێکە. خۆشویستانم پێشووی دەست پێ بکەین ئەمەوێ خاڵەکان بەبیر ئێوە بێنمەوە. زانکۆی زاخۆ 50 خاڵ، زانکۆی جیهان سلێمانی 70 خاڵ. ئێستا با لە زانکۆی جیهان بەشداربوویەک فەرمێ بۆ ئێرە ئەویش ئاگرین. ئاگرین بەخێر بێت. لە زانکۆی زاخۆ کارزان. ئاگرین کارزان هەروتان بەخێراتن. سێ پرسیار بۆ ئێوە هەیە. هەر پرسیاری 5 خاڵی لەسەرە، بەڵام با پرسیارەکە هەمووی بخێنمەوە اینجا دەست بنێن بە بۆتۆنەکە. پرسیاری یەکەم بۆ ئێوە: کام ئەندامی لەشی مرۆڤ زیادە ئاوی ناو خوێن ناهێڵێت؟ زانکۆی زاخۆ. گولچیسک. چی؟ گولچیسک. گورچیلە. چی پێ دەڵێن بە گورچیلە؟ گولکیس؟ گولچیسک. گولچیس. گورچیلە. وەڵامەکەت ڕاستە. کارزان و 5 خاڵت بەدەست هێنا بۆ زانکۆکەت. دووەم پرسیار: کام دەریا دەکەوێتە نێوان کۆریا و چین؟ ئاگرین. دەریای قەزوین. دەریای قەزوین. هەڵێ کارزان نەزانی؟ بەڵتیق. بەڵتیک. کەستان نەتانزانی بەداخەوە وەڵامە ڕاستەکە دەریای زەرد. سێهەم وە کۆتا پرسیار بۆ ئێوە وریابن. باڕۆمێتر ئامێری پێوانەی چییە؟ دەغت قیاسەی زەقتی. زەغت. پرسیارەکە تەواو نەکردبوو، بەڵام تەگوەست ئەس کەمل ناکەم پرسیارێ درستە مجابداش بەریتە ئەو. تۆ دەزانی پێشووی کە هەرچوە بەگەت نایوتت. زۆر زۆر سپاسانەکەین. ئەتوانم شتۆ شوێنەکانی خۆتان. دوو بەشداربووی تر لە زانکۆی جیهان سلێمانی شاڵاو، لە زانکۆی زاخۆ عەبدوڵڵا، شاڵاو و عەبدوڵڵا روتان بەخێر بێن. سێ پرسیار هەیە بۆ ئێوەش بە هەمان شێوە، هەر پرسیارەی 5 خاڵی لەسەرە. پرسیار یەکەم بۆ ئێوە: چەند جۆرە یاری مەلەوانی هەیە لە یاری ئۆلۆمپیدا؟ زانکۆی زاخۆ. 3 جۆر. 3 جۆر. هەڵێ زانکۆی جیهان؟ 11. 13. وەڵامی ڕاست 4 جۆر. دووەم پرسیار. پرسیارەکە دەڵێت هەموو شتێک خەیاڵی لێ بکەیت ڕاستیە، وتەی کام هونەرمەندە؟ دافشی. دافشی. داڤنشی. هەڵێ شاڵاوەزانی؟ لیۆناردۆ دیکاپریۆ. لیۆناردۆ دیکاپریۆ. وەڵامی ڕاست پابلۆ بیکاسۆ. سێم پرسیار کۆتا پرسیار بۆ ئێوە: کام بەرد سادەترین پێکهاتەی کیمیایی هەیە؟ زانکۆی جیهان. گرانیت. گرانێت. هەڵەیە عەبدوڵڵا؟
لایمستۆن چی لایمستۆن لایمستۆن جوابیاوە لایمستۆن هەڵەیە وەڵامە ڕاستەکە ئەڵماس زۆر زۆر سپاسانەکەین ئەو زانی شاڵاوی زانی بەڵام وەڵامی نایەوە ئەتوان بچنەوە شوێنەکانی خۆتان زۆر زۆر سپاسانە لە زانکۆی جیهان سلێمانی لە نیا لە زانکۆی زاخۆ ئەحمەد ئەحمەد و لە نیا هەردووتان بەخێر بێن ئامادە بن دەست بەنە سەر بۆتۆنەکان و خۆتان ئامادەکەن بامان شێوە سێ پرسیارەیە بۆ ئێوە هەر پرسیاری پێنجخاڵی لەسەرە پرسیاری یەکەم قەڵای زێویە دەکەوێتە کام شاری کوردستان قەڵای زێویە دەکەوێتە کام شاری کوردستان هەڵبژێرە مەهابەت مەهابات نە وەڵامی ڕاست کەستان نەتانزانی کەستان دەستان نەنا بۆ بۆتۆنەکە وەڵامی ڕاست سەقز دووەم پرسیار کام گیانەوەرە کە تەنها شێویلگەی سەرەوەی دەجوڵێت شێر شێوەلگە چیە؟ تەنایەت سەرۆیدا تیمساحە نا بۆستە تیمساحە دەبێت تیمساح باشە بۆچی دڵنیا نەبووی کێکەم جاروتە نەزانی شێوەلگە چییە بەرهەندە شێویلگە شێوەلگە نەزانی ئەمەیە چەناگە شێویلگە فەک عەرەبی پێڵێن فەک سێم پرسیار دوورگەی سەرەکی لە یابان ناوی چییە؟ دوورگەی سەرەکی لە یابان ناوی چییە؟ کیۆشۆ 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 یاڵە باڕکەم دروست هەڵەیە لە نیا تۆ زانی؟ تۆکیۆ تۆکیۆ وەڵامی ڕاست هۆنشو کیۆشۆ هۆنشو سندانێت زۆر زۆر سپاسانەکەین دەتوانن شتەوە شوێنەکانی خۆتان کۆتا دوو بەشدار بوو لە زانکۆی جیهان سلێمانی فەرمان لە زانکۆی زاخۆ ڕاکان ڕاکان فەرمان بەخێر بێن سەر چاومان سێ پرسیارەیە بۆ ئێوە هەر پرسیارەی پێنج خاڵی لەسرە کۆتا 15 خاڵە وریابن پرسیارەکە پرسیار یەکەم دەڵێ یەکەم کەناڵی ئاسمانی لە هەرێمی کوردستان چ کەناڵێک زانکۆی ژیان کوردستان تیڤی کوردستان تیڤی زۆر ڕاستە دووەم پرسیار پێشبڕکێی وەرزشوانانی خاوەن پێداویستی تایبەت ناوی چییە؟ زانکۆی زاخۆ بارلۆمپی چی؟ بارلۆمپی بارلۆمپی زۆر ڕاستە یاخۆت پارالمپیک کۆتا پرسیار بۆ ئێوە کۆتا پێنج خاڵ ئامادە بن پرسیارەکە دەڵێ لۆڵ کورتکراوەی چییە؟ زانکۆی جیهان سلێمانی لۆت لاف لافین چی؟ لاوت هنا لاف اوت لاوت اوت لافين loud out laughing laughing بەس پرسیارەکەی دووبارەکەوە لۆڵ کراوەی چیە LOL ڕاکان بەنگلیز دێ بە کوردی دەوێ ئینگلیزیە کورتکراوەی چییە؟ لۆڵ ئاوت لۆڤلی لۆ ئاوت لۆف لۆ ئاوت لۆف هەڵەیە وەڵامی ڕاست لاف ئاوت لۆت لاوت یاخۆت لاوت بەدەنگێکی
پێکەنین بە دەنگێکی بڵند یاخۆت ئۆڤەر لاود زۆر زۆر سپاسانەکەین توانم بچنەوە شوێنەکانی خۆتان بەڕێزان و خۆشەویستان پێشبڕژیەکە لە نێوان زانکۆی زاخۆ وە زانکۆی جیهان سلێمانی کۆتایی هات خاڵەکان زانکۆی زاخۆ 7 خاڵ زانکۆی جیهان سلێمانی 75 خاڵ زانکۆی زاخۆ بەداخۆ بە جێمان دێڵێ بە جیاوازی 5 خاڵ بە جێمان دەیەڵێ دەتوانن ساڵی داهاتوو بێنەوە زۆر زۆر سپاسی بەشداریکردنتان دەکەین زانکۆی جیهان سلێمانی دەبێنێتەوە لەگەڵمانە دەچێتە قۆناغێکی تر نزیک دەبێتەوە لە خەڵاتەکە بەڕێزان و خۆشەویستان تا دیدارێکی تر تا بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێرین هەر شاد بن ئەم بەرنامەیە فێری زۆر شتی کردین ئاستی زانیاری قوتابی بەرز کردەوە وای کرد قوتابی بە دوای زانیاری دابگەڕێت زۆرێکی تر گروتوینێکی تری لەنێو قوتابیدا دروست کرد هیوای بەردەوانی بۆ ئەو بەرنامەیە دەخوازم ڕاستی بەرنامێکی زۆر باش بۆ تاقیکردنەوەی زانیاریەکانمان هیوای سەرکەوتن بۆ دەخوازم بۆ هەموو ئەو کەسانی کە بەشداریان لە بەرنامەکە زۆر سوپاس بۆ زانکۆ زاخۆ ئەم هەلبژارتنە وەک نینەر والحەمدولله مشیانم بگەن دێ قۆنەغێ بڕاستی بسەرکەفتنە گەلە مەزنە کە 18 جامیعە دەرکەتنە و ئەم ژنی دەرکەتن و داوا سەرکەفتنێ جامیعە جیهانە سلێمانی دەتخوازن ئەم گەهانە خۆڵە سێ قۆناغا سێ گەلە باش بوو یعنی هەگەر ئەم خسارەجی بوون ئەم اعتیبار دکەن فەوزە ینی سەرکەفتنە دلێمە هەری خۆشە و ئیشەلا ساڵێک دی هەگەم بەشدار بوون ئەم فەوز بوون هەستێکی نەک دڵ نەخۆشە دڵخۆشم چونکە بەشداریمان کرد دوسێ قۆناغ دەرباز بووین سەری زانکۆمان بلند کرد تا بووینە چاریەکی کۆتایی بەرنامەکە مديت يعني قالك شورة نفرها بون نيبون طاقات إيجابي بطلبة هاضبون هروسا يعني از زانكيو زاخو زانكيو كافتية جاهتها في مرحلة حتى مرحلة سي تشتاق لك يعني باشا بالنسبة ما بين هر مسابقات الدي ام سوباسيا برنامج كاين وهر وصاب وان شاء الله فريق جهاني سليماني اما زوج خوش حالك ليشنا قوناغا ورنگا كسانك هبن بيان وابو بي كاما نتوانين ياخذ زانكويكي تر بتوانن بچن بو قوناغكاني پێش کۆتایی بەڵام ئەوەتا لە کۆتایی ئێمە لێرەین و لە قۆناغی پێش کۆتایی ئینشاءالله سەرشین سپاس بۆ خاگەشتینە تۆپ سێ لە ناو زانکۆکانی کوردستانە هیوادارم بۆ قۆناغداتە سەرکەوین چکە ئەرکمان قورسرەوێت زۆر دڵخۆشم کە گەیشتین بەم قۆناغە و لە ئاستی ماندووبوونی خۆمان بوو هیوادارم بتوانین لە قۆناغەکانی تریشا سەرکەوتوو بین و بکەین بە فاینەڵ لە سەرەتای بەشداریکردنمان لەم پرۆگرامەدا ئامانجمان ئەوە بوو کە بگەینە ئەم شوێنە و بێگومان بە هەوڵ و ماندووبوونی تیمەکە و کۆشەکانمان گەشتینە ئەو شوێنەی کە ئامانجمان بوو توانیمان سەرکەوین بۆ قۆناغی پێش کۆتایی هەرچەنە گروپی بەرامبەریشمان ئاستێکی باشیان پێشکەش کرد بۆیە جیاوازی خاڵەکانمان تەنها 5 خاڵ بوو بەڵام تر بردنەوەش هەستێکی خۆشە هەستێکی خۆشمانێ بۆی کە سەرکەوتین بۆ قۆناغی پێش کۆتایی لە هەموو پرۆگرامەکەیە زۆر پێخۆشحاڵم بۆی کەوا گەشتینە ئەم قۆناغە ئاستێکی باشە ئاستی تۆپ 3 بەخێر بن بۆ ئەستێرەکانی زانکۆ زانکۆی یەکەم پۆلیتەکنیکی هەولێر زانکۆی هەولێری پزیشکی چیای ئاویەر یاخود ئاوی دەر لە کام شاری کوردستانە کام ئیمپراتۆری ڕۆمانی لە ساڵی 115 زاینی قەڵای هەولێری گەمارۆدا و نەیتوانی داگیری بکات بەخۆی دائما کە ئەسترێکی گەلێک گەورە دەتەقێتەوە سوپەرنۆڤا پەیدا دەکات بەپێی ئەو زاکرەی کە من هەمەگەر تەواو بێ نابێت خەباردار بچوو بکەن چونکەوانی دەریایی قوڵن و هەروەها بڵێن خۆریشان زۆر کەم دەگاتێ
ئیتر بۆ ڕەنگە قاوەکەیان لێرە بۆیە ڕەنگیان ئاوایە. ئەم ڕوبەڕووبوونەوەیە کۆتایی هات لە نێوان زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر و زانکۆی هەولێری پزیشکی.